وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هاوسەرگیری پرۆسەیەکی پێویستە. ئەم مرۆڤایەتیە لە ئادەم و حەواوە هەتا کۆتایی هاتنی دنیا ئەگەر بمانەوێ بە شێوەی ژیانێکی تەندروست بەردەوام بێ، پێویستە کە پرۆسەی هاوسەرگیری شەرعی بەردەوام بێت. وەیە پرۆسەیەکی پێویستە بۆ درێژەدان بە ژیانی مرۆڤایەتی. ئەگەر ئەم هاوسەرگیریە نەمێنێ، ئەوەی کە ئیسلام قەدەغەی کردووە و حرامی کردووە و سزای بۆ داناوە کە بریتیە لە زینای ناشەرعی، بریتیە لە زینایەک کەوا لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیری نێرومەیەک، ژن و پیاوێک، کوڕ و کچێک تەنها بۆ تێرکردنی ئارەزووە جنسیەکانیان بۆ چەند ساتێکی دیاریکراو، چەند ڕۆژێکی دیاریکراو، زەمەنێکی دیاریکراو، لە شوێنێکی دیاریکراو بەیەکەوە دەبن، تەنها ئارەزووە جنسیەکانیان بەیەکەوە تێر دەکەن و هیچ بەرپرسیارەتێکی داهاتووی ژیان هەڵناگرن و ئەگەر بەردەوام بن لەسەری بە بێگومان بێجگە لە عقوبەی خوای پەروەردگار هەر لە دنیادا تووشی نەخۆشیەکانی ئایدز و ئەوانەی تر کە مرۆڤ لە ناو دەبەن دەبێت. و جگە لەوانە منداڵ ناکەوێتەوە. ئەو منداڵانش کە لە دایک دەبن فڕێ دەدرێن، لەبار دەبرێن، دەکوژرێن، بێ کەس و کار دەمێننەوە، حکوومەت سەرگەردان دەبێ پێوەی، وای لێدێ وردە وردە کە مرۆڤایەتی ئاوا لە ڕێگەی ئاژەڵیانەوە نزیکی یەکتر بووە و نیکاحی شەرعی نەما و پرۆسەی هاوسەرگیری بە پێی شەرع ئەنجام نەدرا، بە دڵنیاییەوە مرۆڤایەتی کۆتایی پێدێ. بەڵام چەند پێویستە ئەم شەریعەتی خوای پەروەردگارە بەردەوام لە ناو خەڵکە حاکم بێ. یەکێ لە جوانیەکانی ئەوەیە ڕێگری دەکات لە تێرکردنی ئارەزووە جنسیەکان بە بەڕەڵایی و دوو لە ڕووی جەنابتان ئاژەڵ ئاسا و هەرکەس بۆ خۆی بۆ کاتێکی دیاریکراو، بەڵام بە پێویستی دەزانێ، بە پێویستی سەرشانی مرۆڤی دەزانێت کاتێکە خۆی ناسی، باڵغ بوو، عاقڵ بوو، ژیر بوو، من استطاع منكم الباءة فليتزوج. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک لە ئێوە توانایی جەستەیی بۆ هاوسەرگیری هەبوو، ماڵ و حاڵێکی هەبوو، دەستی بەکار و کەسابەتێکەوە هەبوو، دەیتوانی دەستی خاتوونێک کچێکی بە حیا و حرمەت لە ماڵی باوکیەوە بگرێ، بە شەریعەتی خوای پەروەردگار مارەی کا لە خۆی بیهێنێتە ماڵی خۆی، بەرگی بۆ دابین کە، خواردنی بۆ دابین کە، شوێنی نیشتەجێبوونی بە ئەندازەی پێویست و توانای دارایی خۆی بۆ دابین کە، ئەو کاتە پێویستە فەلیەتەزەوەج، نابێ بە تەنیا بمێنێتەوە. سنگڵی و بە تەنیا ژیان لە دینی ئێمەدا ڕەوا نییە و قەدەغەکراوە. ئەو کاتە فەلیەتەزەوەج با خێرا پەلە بکە و هاوسەرگیری بکە. هەروەها پێویستە باوکو و دایک، برا و خوشک، خزم و کەس و کار و قەوم، دۆستان و هاوڕێیان و خەمخۆران، حکوومەت و بەڕێوەبەری وڵات لە هەر سەردەم و زەمان و زەمینێکدا مشورخۆری کچە بێ هاوسەرەکان، کوڕە بێ هاوسەرەکان، ئافرەتە بێ هاوژینەکان، پیاوە بێ هاوژینەکان بن، خەمیان لێ بخۆن، هاوسەرگیریان بۆ ئاسان بکەن. کەواتە هاوسەرگیری پرۆسەیەکی پێویستی ضرورە بۆ بەردەوامبوونی ژیانی دروست لەسەر زەویدا. ئەم پرۆسەی هاوسەرگیریە پرۆسەیەکی زۆر پیرۆزە، زۆر مبارەکە. وەڵاهی باوکو دایکی ئازیز، ئەو پارەی کەوا خەرجی دەکەی بۆ پێکێنانی ماڵێکی نوێ بۆ کوڕەکەت، بۆ پێکێنانی ماڵێکی نوێ لە کاتی بەشودانی کچەکەتدا، پارەیەکت کۆ کردوتەوە بە موچە، بە ڕەنجی شان، بەکار و کەسابەت، پارەیەکی مۆڵت هێناوە و دەبێت لە کتوپڕێکا بیدەی بە زێڕ بۆی کەلوپەلی ناوماڵی بۆ ئامادەکەی، ئەگەر تواناتە بێ خانوەکەی بۆ بکڕی، ئەگەر توانە نەبوو خانوێکی بۆ بەکرێ بگری، کەلوپەلی ناوماڵی بۆ دابینکەی، ئۆتۆمبیلێکی شایستە بە ژیانی بۆ بکڕی. ئەمانە سیر دەکەی ئەوەی کەوا جەنابەت تۆی باوکی بەڕێز، تۆی دایکی بەڕێز لە سەرەتای هاوسەرگیریتانەوە
لە تەمەنی گەنجی و جوانیتانەوە هەمووتان کۆ کردبەوە. ئێستا کە سوپاس بۆ خوا کوڕەکەت پێگەیشتووە، کچەکەت پێگەیشتەوە، وەختی هاوسەرگیریەتی سێ دەکەی دێەوە سەر سفر، هەمووت سەرف کرد لە پێناویاندا. ئەمە بە شتێکی ئاسایی مەزانە، وا مەزانە ئەمە هەر ڕۆی ئەمە واجبێک بوو لەسرت، بەڵێ پێویست بوو لەسرت، بەڵام بڕواتان هەبێت لە حەجی سونەت، فەرز ناڵێم، لە حەجی سونەت خێری زیاترە، لە عومرەی سونەت خێری زیاترە. واللهی گەورەترین سەدەقە و خێرە. یعنی تۆ ئەگەر بچی هاوسەرگیری بۆ کەسێکی بێ هاوسەر ئەنجام بدەیت کە هەژارە و فەقیرە و بێکەسە چەندە خێرە، ئەوەی کە بۆ منداڵەکەی خۆت، بۆ کوڕەکەی خۆت، بۆ کچەکەی خۆت لە هاوسەرگیریدا سەرفی دەکەی، واللهی خێری زۆر زۆر زیاترە. بۆیە دایک و باوک نابێ بڵێ وەڵا بەهۆی ژنهێنانی کوڕەکەمەوە هەر تاڵان کرام، والله ئەوەی کۆمان کردبەوە لە مناڵیەوە هەمومان لە کوڕ و کچەکانماندا لە هاوسەرگیریدا سەرف کرد. قسەکەت ڕاستە، خەرجت کرد، بەڵام ئەلحەمدولیلا ئەمە تۆ دارەکەت هاتۆتە بەر، ئەمە بەرهەمی دڵەکەی تۆیە، ئەمە ئەلحەمدولیلا خێزانێککە لە خێزانەکەی تۆ جیا دەبێتەوە. ئەوە لەولایەنت دەرونیەوە چەند خۆشحاڵی و پاشانیش بۆ ئەجر و پاداشتی قیامەتت. ئەم پارانەی کە لە گەنجەتیەوە لە سەرەتای ژیانی هاوسەری خۆت و خێزانتەوە کۆت کردەوە، هەمووت ئێستا لە پرۆسەی هاوسەرگیری کوڕەکەت و کچەکە تا خەرج کردەوە، ئەوە بە فیڕۆ نەچووە. واللهی ئەگەر تەنانەت کوڕەکە بێوەفا بێ، کچەکە خوا نەخواستە بێوەفا بێ و مەمنونن نەبێ و هەر گوێت پێنەدا، چونکە تۆ بە پاک و پوختی بە پارەی حەڵال کۆت کردوێتەوە و بە نێتێکی خاوێن بڕیارت داوە هاوسەرگیریان بۆ ئەنجام بدەیت و خەمیان لێ بخۆی و محتاجی دەستی خەڵک نەبن و نەچنە سەر بەڕەو ماڵی خەڵک و چاوبەرەژێری خەڵک نەبن و لە سەرەتای هاوسەرگیریەوە بەهۆی هەژاریە و کێشە نەکەوێتە نێوانیانەوە، بەمنێتە خاوێنانە داوای پاداشت لە خوای پەروەردگار کرد. والله هەموو پارەکانت بە سەدەقە و بەخێر بۆ دەنووسرێ، هەمووی لە قیامەتە لە گەورەترین خێرەکانە ئەو پارەی کەوا بۆ کوڕکچەکان لە کاتی هاوسەرگیریدا خەرجی دەکەیت. چونکە وتمان پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی پرۆسەیەکی پیرۆزە. بەخوا دەچی مزگەوتێک دروست دەکەی، ئەنجامدانی هاوسەرگیری بۆ کوڕکچەکەت بە حەڵاڵی و بە شەرعی بە ئەندازەی دروستکردنی ئەو مزگەوت و ماڵی خوایە پیرۆزە. هاوسەرگیری پرۆسەیەکی پڕ ڕێز و شکۆیە. ئای چەند جوانە کۆمەڵە پیاوی وەکو جەنابتان مامۆستایەکی پایەبەرزی بەڕێزی مینبەر و میحراب لە مزگەوتەوە، هەندێک ڕیشسپی و پیاوماقۆڵ گەنجانی جوانی وەکو ئەوەی ئەهلی مزگەوت کۆ دەبنەوە، دەڕۆن بۆ ماڵی باوکی کچێک، لە دەرگا دەدەن بە قەدر و حرمەتەوە بە ڕێز و شکۆوە داوای خاتوونی ماڵ دەکەن. ئەو گوڵەی لەو ماڵەدا بە جوانی گەورە بووە، تێگەیەندراوە، پێگەیەندراوە، بە شەریعەتی خوای پەروەردگار گۆش کراوە، داپۆشرا و باڵاپۆشی ئیسلامیە، ئەلحەمدولیلا ئەهلی قورئانە، حیا و حرمەتی هەیە، شکۆی تا ئێستا پارێزراوە، دەستی نامەحرەمی بەر نەکەوتووە، چاوی پیس بۆی نەڕوانیوە، ئەمیش گوڵێکی پاک و پوختە چاوەڕێی کەسێک دەکا کە خوای پەروەردگار بە شەرعی بۆی بنێرە و گوڵەکە لە ماڵی باوکی بەرێ لە ماڵی خۆیدا وریابێ و چاودێری بکا و گەشەی پێ بکا و بیپارێزێ. چەند بە جوانی دەڕۆن خوازبێنی دەکرێت. خوابیر لەوە بکەنەوە چەند خوازبێنێکی جوان دواتر بەهۆی مارەکردنی شەرعیەوە بە ئینکاح و بە تەزویج بە شەریعەتی خوای پەروەردگار کوڕ و کچ دەست دەخەنە ناو دەست، کوڕ و باوک زاوا کە دەبێتە کوڕی دەست دەخەنە ناو دەستی یەکترەوە. ئەو ئەمانەتەی کە خوای گەورە تا ئەو چرکە ساتە بە ماڵی باوک و دایکی کچەکەی بەخشی بوو، ئەوانیش بە شەریعەتی خوای پەروەردگار ئەم ئەمانەتە تەسلیم بەم کوڕە دەکەن، دڵن و خوا خیانەتی لێ مەکە، ئاگاد لێ بێ، بێنازی مەکە، ئومێدەوارین کە ئێمە کوڕێکمان بۆ زیاد بوو بێ، بە ئیزنی خوای گەورە تۆ دەبی بە کوڕی ماڵی ئێمە، ماڵی باوکی تۆش سپاس بۆ خوای گەورە کچێکی باش و بە حیا و حرمەت و دیندار و خواناسیان بەنسیب بووە و کچێکیان بۆ زیاد بووە. بە هەردوولامان هەوڵ دەدەین ئینشاءالله خانە و لانەیەکی نوێتان بۆ دروست بکەین. ئەم ڕێزە، ئەم شکۆیە، ئەم دەستماچکردنە چەندی فەرقە لەگەڵ ئەوەی کەوا کچێک هیچ حیسابێک بۆ ماڵی باوکی ناکە، بە ناوی ئازادی ئافرەتەوە ئەڵە خۆم بڕیار دەدەم لە کەیدا دەڕۆمە دەرەوە دەستی کێ دەگرم. زۆر جار باوک هەر نازانێت کچەکەی کێی هەڵبژاردۆ بۆ هاوسەری، وە زۆر جار هەبووە پەنا بەخوای پەروەردگار بە ناشەرعی دوو ژیان بووە، ئەم جارەکانە پەردە پۆش کراوە و منداڵ لەبار براوە و دواتر مارە کراوە، چ ڕێزێکی تێدا ماوە، چ شکۆیەکی تێدا ماوە. بەڵام ئەو ئافرەتەی ئێمە کە بە شەریعەتی ئیسلام مارە دەکرێت،
ئەو کوڕە حرامە حتا دوای مارەکردن پەنجەی بە پەنجەی کەوێ مەگەر تەنها بۆ تەماشاکردنی ڕوخسار کە یەکتریان بەدڵ بێ نابێت لە وە زیاتر تەماشاکردنیش ببێ حتا ئەو لە حەزەیە کەوا دەبنە دەستگیرانی یەکتر و بە شەریعەتی خوای پەروەردگار لە یەکتر مارە دەکرێن بە حرامی دەزانن لەسەر خۆیان تەلەفۆنێک بۆ یەکتر بکەن گوێیان بە وشەی یەکتر تێر ببێ نەخێرەمە هەمووی هەڵدەگرین بۆ دوای هاوسەرگیری بۆ ئەوەی گڕ و تینی خۆشەویستی نێوانی ئەم کوڕ و کچە دوای چەند ساڵێکیش لە ژن و مێردایەتی هێشتا هەر گڕ و تینەکەی تازەیە هێشتا هەر دەڵی دەستگیران نوقەل لێک تێر نابن بەڵام ئەوی کە بە ناشەرعیە کە هیچ حیسابێک بۆ ماڵی باوکی کچ ناکرێ کە بۆ حیا و حرمەت ناکرێ کە دابوو نەریتی کوردەواری ڕەچاو ناکرێ کە دەیانەوێت چاولێکەری تەنها لەمەدا لە ڕۆژ ئاواوە بێنن بۆمان کچ بۆ خۆی بڕوا لەگەڵ کوڕێکا لە ماڵێکا بخەوێ دواتر کە ئەو لێ وەڕز بوو بڕوا بۆ لای کەسێکی تر دواتر گەر هاوسەرگیری شیان کرد هیچ حسابێک بۆ ماڵی باوک و دەستماچکردنی چی و حیا و حرمەتی چی پیاوانی ڕیسپی و پیاماخۆڵی وەکو ئێوەی چی هەرکەس بۆ خۆی ئازاد بێ و دواتر بە سەرگەردانی دێتەوە بۆ خۆی لە کولانەیەکە لە شوقەیەکە لە شوێنێکا بکەوێ ئێمە ئەومان ناوێ ئەو پێشکەوتنە با بۆ خۆیان بێ ئەو پەڕی دواکەوتنە ئەوە لێدانە لە شکۆی مرۆڤ بە تایبەتی لێدانە لە شکۆی کچ پەنا بەخوای پەروەردگار بەڕاستی پرۆسەیەکی پڕ ڕێز و شکۆیە جا مرۆڤ ئەگەر کوڕە یان کچە لەم پرۆسەیەدا سەرکەوتوو بوو سەرکەوتنەکانی تریشی لێ نزیکە لەبەر ئەوەی یەک لە ڕووی دەرونیەوە ئاسوودە دەبێت دەرونی مرۆڤ بەوە ئاسوودە دەبێت کە لە هاوسەرگیریەکەیدا سەرکەوتوو بێت واللهی کاتێک کە کوڕێک ژنێک دێنێ و لەگەڵ یا ئەلحەمدولیلا ئیسراحەتە و کاتێک کچێک کەشوو دەکا و دەچێتە ماڵە نوێیەکەی خۆی خانە و لانە نوێیەکەی خۆیەوە لەگەڵ مێردەکەیدا گونجا و تەباب و ژیانێکی پڕ لە خۆشەویستی و ڕێز و حرمەت لە نێوانیاندا بوو دەرونی بە ئەمە ئیسراحەت دەکا کە دەرون ئیسراحەت بوو هەموو سەرکەوتنەکانی تر دەرگاکانی دەکرێتەوە لێت هەموو سەرکەوتنەکان دەرگاکانی بەڕووددا دەکرێتەوە دووەمیان مێشک و بیری جیرۆدەی کێشە خێزانیەکانی نابێت کەسێکی سەرکەوتوو دەبێت لە تەواوی بوارەکانی ژیانی تریدا بەویستی خوای پەروەردگار یعنی ئەگەر ئینسان لە ماڵەوە لەگەڵ هاوسەر و هاوبەشەکەی ژیانیدا لەگەڵ هاوژینەکەی خۆیدا زۆر ئاسوودە و ئیسراحەت و تەبا و ژیانی پڕ لە ڕێز و خۆشەویستیان هەبوو ئەو کاتە مێشکی جیرۆدەی کێشە خێزانیەکان نابێت لە دەرەوەی ماڵ زۆر بە جوانی بە مێشکێکی ئیسراحەتەوە کارەکانی بەڕێ دەکا بەڵام بەخوا هەر مرۆڤێک پیا و بێیان ژن بێ هەر کارێکی هەبێ هەر پرۆژەیەکی هەبێ هەر ئامانجێکی گەورەی ژیانی هەبێ ئەگەر لە ماڵەوە کێشەی خێزانی هەبوو بە مێشکێکی پڕ لە کێشە و ئاڵۆزاوی و بیر و خەیاڵی خراپەوە بە ناڕەحەتی دەرونیەوە لە ماڵەکەی چۆ دەرەوە چۆ سەر کارەکەی وەڵای پرۆژەکانی فەشەل دێنن ئەگەر کاری خەڵک بکە کارەکە مردار دەبێتەوە ئەگەر بۆ خۆی کەسێکی بەتوانابێ و پێشتر چەند پرۆژەی جوان و ئامانجی گەورە لە دڵ و دەرونیا بوو بێ هەمویان هەرس دەهێنن بیناکەی هەرس دەهێنێ تەنها بیری لای ئەوەیە نیوەڕۆ کە ئێوارە شەو چوومەوە ماڵەوە خوا دەبێت دیسان هاوسرم چ بەهانەیەکم پێ بگرێ چ ئاژاوەیەک ڕوو بدا داهاتووی ئەم ئاژاوەیە چی لێبێ ئەم مێشکە کار ناکە هەموو تەرکیز و هەموو فۆکسی دەسێتە سەر کێشە خێزانیەکانی و ئەو کەسە بە توانایی کە چاوەڕی ئەنجامی گەورە خێری گەورەی لێ دەکرا بەرەو کەسێکی هەرس خواردوو شکست خواردوو دێتە خوارەوە سێیەم بە ئومێد و هیواوە هەنگاو بەرەو پێش دەهاوێ ئەو کەسەی کەوا لە هاوسەرگیریدا سەرکەوتووە کە تەماشای هاوسەری دەکا دڵی خۆشە ڕووی خۆشە بۆنی خۆشە خۆشەویستی لێ دەبارێ زەردەخەنەی بۆ دەکرێت ژن بۆ پیا و پیا و بۆ ژنەکەی بە هەمان شێوە هیوا و ئاوات لە دڵیا دروست دەبێت ئەمجا بیر لەوە دەکاتەوە چ کارێک بکەم بۆی ئەم هاوسەرە چاکەم لە دەست نەچێ ڕۆژ بە ڕۆژ بە ئەندازەی توانا هەوڵ بدەم خۆشبەختی کەم هەوڵ بدەم کەوا خۆشیەکانی ژیانی بپارێزم بیر لەوە دەکاتەوە بەویستی خوای گەورە داوا لە خوا دەکەین منداڵی ساڵحمان پێ ببەخشێ نەک منداڵێک چەند منداڵمان هەبێ ئەمجا بیر لەوە دەکاتەوە خوای جان بەویستی تۆ لە دەمی خۆمی دەگرمەوە شت پاشەکەوت دەکەین ژنەکە بە هەمان شێوە لە ماڵەوە زیادە خەرجیەکان دەگرێتەوە هەندێک دەست پێوە دەگرێت چونکە
دڵی بە ژیانی هاوسەریەکەی خۆشە یەکسەر هێشتا منداڵ نەبووە بیر لە داهاتووی منداڵێکی دەکاتەوە بیر لە داهاتووی چەند منداڵێکی دواتر دەکاتەوە بزانە ئەم ماڵت چۆن بەرەکەتی تێدەکەوێت ئەم خێزانت چۆن گەشە دەکا چۆن ئەگە داهاتێکی کەمیان هەبێ بە دڵسۆزی پیا و ژنەکە خوا بەرەکەتی تێدەخا و زیاد دەبێ بۆیان بەڵام خوا نەخواسە ئینسان ئەگەر لە سەرەتای ژیانی هاوسەرگیریەوە هەستی بە شکست کرد هەستی کرد ژنێکە پیاوەکەی وەکو پێویست خۆشی ناوێ پیاوێکە هەستی کرد بە خواژنەکەی وەکو پێویست خۆشی ناوێ ڕێزی لێ ناگرێ وەڵا ئومێدەکانی دەپوچێنەوە ئەمجا هەر بیر لەوە دەکاتەوە هەر منداڵی نەبێ هەر بیر لەوە دەکاتەوە ئەمڕۆمان بەڕێ کرد داهاتوومان تونێلێکی تاریکە و ئەو سەری دیار نییە خوا بێ بەرەو کوێ بڕۆین هیچ ئومێدێکن نامێنێ هیچ هیوایەکی جوانن نامێنێ هیچ پرۆژەیەکی جوانت بۆ داهاتوو نابێ کەواتە بە کورتی و پوختی مرۆڤ ئەگەر لە پرۆسەی هاوسەرگیریدا سەرکەوتوو بوو بەویستی خوای پەروەردگار وەڵی هەموو هەنگاوەکانی تر بۆ ژیانی داهاتوویان بۆ ژنەکە و بۆ پیاوەکە بە جوانی دێتە پێشەوە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بەرەو بەختەوەری دەڕۆن لە هەژاریەوە دەوڵەمەند دەبن لە شکستەوە بەرەو هەستانەوە دەڕۆن لە بێماڵیەوە دەبنە خاوەن خانوو لە بێ ئۆتۆمبیلیەوە دەبنە خاوەن ئۆتۆمبیل لە بێ پارەیەوە دەبنە خاوەنی پارە و پرۆژە بەڵام بەو خوایە ئەگەر هەموویانت هەبێ لە ژیانەکەی خۆتە لە ماڵەوە هەز بە ئیسراحەت نەکەی هەز بە خۆشەویستی نەکەی هەز بە ڕێز و حرمەت نەکەی هەست بە ئامێزێکی گەرم نەکەی هەست بە ڕوێشی خۆش و زەردەخەنەیەکی لە دڵێکی پاکەوە هەڵقوڵاو نەکەی واللهی ئینسان ڕۆژ بە ڕۆژ شتەکانی لەدەست دەدا ئەو کۆشکە ئەو ماڵە ڕۆژێک بە بێنازی کەسی تیادانانیشێ چۆڵ دەکرێ هەر یەکە بەلایەکە دەڕوە بۆیە هاوسەرگیری کۆشکە بەڕێزان هاوسەرگیری کۆشکە لە زنجیرە باسی یادی ڕەمەزانی ئەم ساڵدا یادی خۆم و ئێوەی دەخەمەوە یادی یەک لە بینەرانی خۆشەویستی ئەم وتارانە و ئەم زنجیرە باسی یادی دەخەمەوە کە هاوسەرگیری کۆشکێکە خانوویەکە بەڵام هەمومان لەسەر ئەو ڕاستیە کۆکین کە بینا و خانووی بێنەخشە کە هیچ نەخشەیەکی نییە بە ئارەزووداندرا و هەر کەسێ بۆ خۆی قەڵەم و کاغەزێکی هێناوە نە ئەندازیارە نە پسپۆڕە نە هیچی لێ دەزانێ هەر لە خۆ گەچی ڕژ لەسەر زەویەک و هەر بە قەڵەم و کاغەزێک بۆ خۆی نەخشەیەکی کێشە ئەندازیارێکی پسپۆڕ نەبوو نەخشەکە داندرێ پرسی پێ بکەن بڵێن وەرە ئێمە ئەمەمان لە مێشکایە و جەنابی ئەندازیار جەنابی مهندیس تۆ بۆ خۆت ئەمەی کە لە مێشکی ئێمەدایە بۆمان بکە بە خانوویەکی جوان ئەمە پارچە زەویەکەیە ئەمە ئیمکانێتی ماڵیمانە تۆ بە ئەندازەی ئەوە خانوویەکمان بۆ بچێشەوە نەخشەکەمان بۆ دیاریکە بێ بیرکردنەوە لە تێچووی بیناکە هەر کەسێ ویستی خانوویەک بکە کۆشکێکی گەورە لە مێشکیا بوو گەچێکی زۆری ڕشت و هۆدەی گەورە و بینای گەورە و چەند قات بە حیساب بەڵام بیری لەوە نەکردەوەرێت چەند لە گیرفانیایەتی ئەم بینایی کە من خەون و خەیاڵی پێوە دەبینم تێچووەکەی چەندە ئەمانەی بیر لێ نەکردەوە هەروەها بێبیرکردنەوەی لەوەی لە داهاتوودا ئەگەر وا خانووەکەشم تەواو کرد باشە بای ئەوەندە لە گیرفانمدا هەیە لە ماڵمدا هەیە لە داهاتمدا هەیە کە ئەم خانووی کە بەو ئەندازە گەورەیە دروستم کردەوە تەواویشم کرد بۆم پڕ لە کەلوپەل دەکرێ خەرجی ئەم ماڵە گەورەم لە کاو لە کارەبا و لە پێداویستی ژیان بۆ دابین دەکرێ ئایا تیا عیبدار نابم بەیانێگە 2 میلیۆنم هات کۆشکێکم هەیە و کەچی نانێک و هێلکەڕۆنێکم نەبێ ئەو کاتە بینایەک کە ئاوا بەبێن نەخشەی ئەندازیار بە ئارەزوو بەبێ حیسابکردن بۆ گیرفان و بۆ داهات و بۆ پارە و بۆ سەروەت و سامانت هەر لە خۆوە دروستت کرد هەمومان یەقینمان هەیە بینایەکی خانوویەکی سەقەت دەردەچێت هەر دوایی کە تەواو دەبێ نازانێرە چ دروست کردووە هەموو ڕۆژێ لێی پەشیمانی کە چوویە ناویەوە هەر دەبێ خەریکی دۆزینەوەی عیب و عاری خانووەکە دبی ئەم لای چاک دەکەی سیدەکەی شوێنێکیکەی سەقەتە دیسان ئەم لای چاک دەکەی سیدەکەی عیبێکی تری تێدایە وەختێ چونکە نەخشە سازینەوە هەر فەرش و کومبارێکی بۆ دەبەی لایەکی بە دیوار هەڵگەڕاوە و لایەکی لەم لاوە کورتی هێناوە چونکە حال بە گۆچان پێواوتە چونکە بە ئارەزوو بە شەقا و هەنگاوت ناوە مەتر و سامتیمەتر و میلیمەترت تیا بەکار نەهێناوە خۆت بە ئارەزووی خۆت خەیاڵ و فکرێکت بۆ هات و لەو کەل لە گەرمیەدا خانووەکە دروست کرد ئەنجاگە حسابی داهاتن نەکرد بێ
چویە ناویەوە لە دەرگا دەدرێ ئەرەکا کە پارەی ئەو کەلوپەلانی کە بۆ خانوەکە تێنا نەدراوە قەرزار بوویەوە لەسەری دواتر خەڵک دەڵێن خاوەن ماڵە خاوەن خانووە خاوەن کۆشکێکە ڕوود تێدەکەسەیەکەی چایەکی دیژ لە من نییە هەر حیات دەچێت ئەمەد لە چی و ئەمایانت لە چی بۆیە سێ دەکەی بەردەوام دەبێت لە خەرجی تەعمیر و چاکردن دابی و چاچیش نابێ والله ئاخری دوای چەند ساڵێک ئەگە بگاتە چەند ساڵێک ناچار دەبی دیسانەوە قەرز و خۆڵە بکەی شۆفڵێکی لێدەی و سەر لە نوێ تەختێکی ئەمجا ئەگە بە ئاگا بیتەوانێ و دەرس لە ڕابردوو وەرگرت پێ ئەم جارە خانووی بێنەخشە و ئەندازە نەکەی واللهی بەڕێزان ڕێک و پێک ئەوە وەکو یەک پرۆسەی هاوسەرگیریش دروستکردنی ئەو کۆشکەیە ئەو ماڵە نوێیە ئەگەر هەر لەسەر حەز و ئارەزوو بێ کوڕ و کچێک حەزیان لە یەکە و چاویان بە چاوی یەککەوتۆ و سەرنجی یەکتریان ڕاکێشاوە ئیتر بیریان لە داهاتوو نەکردوێتەوە نەک کچەکە پرسی بە ماڵی باوکی کردووە نەک کوڕەکە پرسی ڕاوێژی بە باوکو دایکی کردووە نەپرسی بە کەسێکی پسپۆری بواری خێزانی کردووە نەسێری گیرفان و ماڵی خۆیان و ماڵی باوکی کردووە کە هیچی تێدا نییە دوایی بە قەرز دەبێت زێڕبێنن دوای قەرز نادرێتەوە بەخوا حەزم لێتی و حەزی لێمە و بەبێ یەک ناژین و لە یەک جوان تێگەیشتوین و زۆر بۆ یەک گونجاوین و خۆم پەروەردەم کردەوە و قسانی کە لە گەنجان دەیبیستی دەچنە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام وەختێ دەزانن دواتر کە بە یەک شاد بوون کە چوونە ماڵ و حاڵی تازەوە ئەمجا بە ئاگادێنە وەکو خانوە سەقەتەکە چونکە بەبێ نەخشەی ئەندازیار کراوە چونکە پرس و ڕاوێژی کەسی پێ نەکراوە لەبەرەوەی بە ئارەزوو بە هەنگا و بە گۆچان و بە مەتری سەقەت پێوراوە وەڵی زۆر کەم و کوڕیان هەیە ئەمجا هەوڵ دەدەن ئەم لا چاک دەکەن سێ دەکەن خەلە لێچکە لە ژیانیاندا هەیە تا ئەم لا دەگرن لەم لاوە دەڕوخێ تا ئەم لا کونێک دەگرن لەم لاوە شەبەقێکتر لە ژیانی هاوسەری دروست دەبێت بۆیە جاری وا هەیە ناگاتە ساڵێک جار هەیە لە ساڵێک تێپەڕ دەبێت جار هەیە دوای لەدایکبوونی منداڵێک جار هەیە دوای لەدایکبوونی چەند منداڵ ئەم بینایە دەبێت شۆفڵی لێدەی تەختیکەی جاگە عیبرەتیان وەرگرت پێ کچەکە جارشکە شوو بکاتەوە کوڕەکە جارێکی تر ژن بێنێ بڵێ ئەم جارە با بیناکەی ژیانی هاوسەریم ئەوە بە سەقەتی دروست نەکەم هەل لەسەر حەز و ئارزووی خۆم نەبێ هەل لەسەر خەیاڵ نەبێ بەڵێ پرۆسەی هاوسەرگیری بەڕێزان بەخوا نەخشەسازی وردی دەوێ واللهی حساب و کتابی زۆری هەیە هەر بە ئارەزوو نییە هەر ئەوەندەی حەزت لێ بوو حەزی لێتە بڕیارماندا هاوسەرگیری بکەین بە بێ وردبوونەوە لە هیچ بارودۆخێکی تر لە کۆمەڵایەتی ناو هەردوو خێزان لە بواری ئابووری ناو هەردوو خێزان لەوەی کە بەرامبەرەکەم ژیانی لە ماڵی باوکی چۆن بۆ لە ماڵی من چۆن دەبێت ئەوە کچێکە لە ماڵی باوکیا خانومانە سعات نوێی بەیانی لە خەو هەستا و دایک هێلکەڕۆن و ماست و کەرەکەی بردووەتە بەردەمی بەڵام ماڵی باوکی تۆوانین ماڵێکی هەژارن ئەو جلوبەرجێک ئەمڕۆ لە بەریدەکە ساڵی داهاتووڵە مۆدی بەسەر چووە تۆ دەبێت پینە لە جلەکانت دەی تۆ دەچی جاری وایە لە لەنگە کۆنە دەکڕی چونکە باوکە دواریداتێکی نییە خۆت دەستت بەکار و کەسابەتێکەوە نییە پارەیەکت نییە ئەو هەر ڕۆژە ئۆتۆمبیلێکی لە ماڵی باوکی لە ژێرا بووە تۆ بە خۆت و بە باوکت و بە براکان و بەدایکت و بە هەموو بنە ماڵەکەت دەدەمی خۆتان گرتووەتەوە تا داشقەیەکتان کڕیوە کاکە دەبێت سەیری هەمووی کەی بەیانی ئەم خاتونە هەر سەرەتا کە تۆی خۆش دەوێ و معجیبی باڵاتە و معجیبی ڕەنگتە و معجیبی سەری سوڵماوە لە زنجیری ملت و لە زنجیر ڕاوەشاندن و بنێژ جوونێت وەڵی کەسەکەم لە دواییدا لەگەڵ تۆدا ئیدارە ناکە لەگەڵ تۆدا ناگونجێ مانای ئەوە نییە نە تۆ خراپی و نە ئەو خراپە وەکو بیناکە وایە چەند نمونونەکە جوانەکە بۆم باسکردن ئەبێ حیساب بۆ هەمووی بکەی کە چوویتە ناو خانوەکەەوە ئەم جا دەست نەکەی بە عەمبووی عیب و کەم و کوڕی دۆزینەوە و هەر سەر هەڵبێنی عیبێک بێتە بەرچاوت هەر ئاوا چاو لارکەیتەوە کەم و کوڕێکی تر لە ماڵەکە و لە دروستکردنی خانوەکە بینی و سەرنجام وەکو وتمان دەبێت شۆفڵی لێدەی و تەختیکەی و دیسان ڕنج بە خەسار دەڕۆی بە کۆڵە قەرزەوە لە ماڵەکە دەچیتە دەرەوە وێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردین کە ژیانی هاوسەرگیری مەسئولیەتە بەرپرسیارەتیە کاکە هەر ڕۆمانسیەت نییە هەر پێکەنین نییە هەر شادی نییە هەر سەرەتای دەستگیرانی نییە والله بەرزی و نزمی هەوراز و نشێوی زۆر لە ڕێگای هاوسەرگیریدایە و کەسەکان ئەو ژینگەی کە تێیدا بوون ئەو بارە دەرونەی کە تێدان وەکو ئەندازیاری شارەزا کە دەچێتە سەر زەویەکە سەی دەکاگەر ئەم زەویە زەویەکی تەخت بێ نەخشەکەی فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە زەویەک پشتەوەی چاڵ بێ زەویەک ئەگە پێشەوەی لێژ بێ فەرقی هەیە لە دروستکردنا لەگەڵ زەویەکە کە پشتەوەی لێژ بێ هەروەها زەویەک ئەگە تەخت و ڕێک و پێک بێ و بێکێشە بێ ئەندازەکەی ئەندازەگیریەکەی نەخشە سازەکەی ئاسانترە
لە دانانی نەخشای خانوو لەسەر زەویەکی قەناسی سەقەت کە سێ چوار گۆشەیە و زۆر وردبینی و بیرتیژی ئەندازیاری دەوێت کە لەم گۆشە سەقەتە قەناسەدا بتوانێ کە خانوویەک دروستکە هۆدەیەک بحەوێنێتەوە شتێک بخاتە ئەم گۆشە و شتێک بخاتە ئەم گۆشەیەوە ئەوە هەر ئەندازیارەکان دەیزانن وی لە ژیانی هاوسەریشدا دەبێت ڕەچاوی ئەمانە هەمووی بکرێ وەکو دروستکردنی خانووەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ هەزاران سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری پێشەوامان بێ صلی الله عليه وسلم کە بەڕاستی ئینسان ئەگەر تەنها لە یەک فەرمودەی ئەو سەروەرە بکۆڵێتەوە واللهی بە ئەندازەی دەیان کتێب و سەدان کتێبی بواری پەروەردەی خێزانی دەرس و عیبرەتمان دەداتێ. کاتێک کە ئافرەتێکی ژیر و سالارە و سەنگین بە ناوی فاتیمەی کچی قەیس دێتە خزمەتی دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووم بۆ پێکهێنانی کۆشکی هاوسەریم کە پێشتر مێردەکەی وەفاتی کردووە یان لێی جابووەتەوە دەمەوێت جارێشکە بە تەنیا نەژیم وەکو چۆن مرۆڤ لە هەر بارودۆخەکاوێ پێویستی بە خانوویەک هەیە بە هۆدەیەک خانوو هەیەتیا بژی لەسەر ماو گەرما بیپارێزێ و حیا و حرمەتی تێدا پارێزراو بێ واللهی مرۆڤیش ئاوا پێویستی بە ژیانی هاوسەری هەیە لە هەر تەمەنێکدا بێ. بۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەندازیارێکی شارەزا کە پرسی پێدەکرێت بۆ دانانی نەخشەی خانووەکەی کە دواتر سەقەت نەبێ و پەشیمانی لە دوانەبێ هاتوون پرست پێ دەکەم خۆشەویستەکەی خوا ڕابەری دنیا و قیامەتم دوو کەس هاتوونە خوازبێنیم شوو بە کامیان بکەم باشە فەرمووی کێیە؟ وتی یەکیان معاویەیە یەکیان ئەباجەهمە. معاویەی کوڕی ئەبوو سوفیان نییە دیارە معاویەکی تر بووە کە پیاوێکی فەقیر و هەژار بووە. خۆ ئەمانە سەحابەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم بەرزترین پلەی ئیمانیان هەیە ڕەوشت و ئەخلاقیان کامل تەواوە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتی ڕسول اللهدا نوێژ دەکەن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شوو بە معاویە مەکە شوو بە معاویە مەکە فەرمووی بۆ فەرمووی معاویە صعلوک لا مال له پیاوێکی گیرفان بەتاڵە بێسەرۆت و سامانە بێماڵ و حاڵە ئێ باشە خۆ کابرا بێسەرۆت و سامان بێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری جەنگ و جیهادی ئیسلامی کردووە ڕەوشت و ئەخلاقی تەواوە دین و ئەخلاقی تەواوە ئەی بۆ فاتیمە شووی پێنەکە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فاتیمە دەناسێت چۆن ئەندازیار کە سەیری زەویەکە دەکات دەزانێت داخۆ دەبێن ئەمە چ خانوویەکی لەسەر هەڵدەکەوێت. فاتیمە لە ماڵی باوکیدا ئافرەتێکی خۆشخۆر بووە بەردەوام جلی جوانی لەبەردا بووە خزمەت کراوە کەم و کوڕی و نەبوونی نەدیوە. معاویە ژنێک بۆی باشە کە وەکو خۆی بە کولەمەرجی ژیابێ کە بێ خانووی بینی بێ کە گیرفان بەتاڵی دی بێ کە سفرەی هەر تەنها نان و ئاودۆ بوو بێ ئەم لە قوبوڵی خواردنەوە بێتە سەر نان و دۆکا کە ئیدارە ناکە فەرمووی بەخوا بەکەڵکردنایە هەر لەوانەیە مانگێک ساڵێک ژ هاوسەری گەرەکەتان بەردەوام نەبێ ئەو خۆشخۆری و تەبیعەت تێری و گیرفان پڕی تۆ فاتیمە لەگەڵ ئەم بێ پارە و پۆڵی و سەعلوکن لا مالە لەهوی معاویەدا ناگونجێ. فەرمووی شوو بە ئەباجەهمیش مەکە وتی بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە پیاوێکی تووڕە و عەسەبیە لا يضع العصا عن عاتقه گۆچانەکەی بەردەوام لەسەر شانە گۆپاڵەکەی بەخوا داینانێ ینی مەبەستی ئەوە نەکە گۆچان بەردەوام لەسەر شانە مەبەستی ئەوەیە دایمە لەسەر پێ و تووڕەیە ضراب للنساء بەخوا لە پێش تۆدا ژنی تری هەبوو هەر بە لێدان کوشتی حتا لە دایک و خوشتی خۆی دەدا لێدەرە لە ژنان حساب بۆ کەس ناکە پیاوێکە کە تووڕە بوو دۆ شاو تێکەڵاو دەکە ئەمەش خەڵکی خۆی هەیە ئەوە تەحملی ئەمە بکە بەڵام فاتیمەی کچی قەیس دەناسێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فاتیمە کچێکی نازجی دڵناسەگ هەر بڵێ ئەو چێشتە گەرمە دڵی عاجز دەبێ و دڵی ئەوەندە ناسکە جا ئەو دڵناسکە ئەو بەناز بەخێو کراوە ئەو بەناس پەروەردەکراوە ئەم پیاوە تووڕە و عەسەبیە هەر بڵێ گۆچانێکت پێکێشێ بەخوام هاوسەرگیریە ئەمە ناحەوێتەوە بەخوا ئەم خانووی کە تۆ دەتەوێت لەسەر ئەم زەویە قەناسە دروستیکەی کاکە بیناکە دروست ناکرێت بۆ ئەم زەویە ئەم خانووی کە لە مێشکتایە ناکرێت بڕۆ لە زەویەکی تر بگەڕێ بینای خۆل لەسەر زەویەکی تر بنیاد بنێ فەرمووی بەخوا شوو بە ئەوی شام مەکە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شوو من پێشنیارت بۆ دەکەم ئەگە بەدڵتە شوو بە ئوسامەی کوڕی زەید بکە پیاوێکی هەم هەبووە هەمیش خۆشەویستی کوڕی خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم گەنجە ڕێکوپێکە پیاوێکی بە تەحملە نازت هەڵدەگرێ فعلا شووی بە ئوسامە کرد دەفەرمێ زۆر لەگەڵیدا بەختەوەر بوو. چاولی ئەم حەدیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێت ئاواشیان بکەینەوە و داواش بکەین لە خوای پەروەردگار کە جوانتر لە دینەکەی خۆی
لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێمان بگەێنێ و نەخشەی دین و ژینی لێوەرگرین. خوا لە هاوسەرگیریدا بەختەوەرمانکەی، نەوەکانمان بەختەوەرکەی، ڕۆڵەی مسلمانان بەختەوەرکەی. تا ئەڵقەی داهاتوو درێژەی ئەم بابەتە بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين